یاری ئاسن چی لێکە؟ وەڵی ئیتر ئەوە بوو بە یاری ئاسن هینتەکات بوو بە لەزگە بەسەرها لەزگەی پشت بوو بە پشتمەوە وەڵاتر ئەوە بۆیان دروست کردم کە دروست کرا ئێستا هین چییە؟ هینەوە لە دەممانە دەرچوو با باسی نەکەین بەگەڵک نایە لێ ئەم بابەتە چی بوو بۆی لێ هاو شڵەژا بوو یەخ دروست کرا بەخوا بۆیان دروست کردم ئیسەش ینی ئیسە لەڕێ ئەو کەناڵەتانەوە خۆمنەوە هەزار مقابلە کراوم هەزار مقابلە کراوم ئەو شتم نەبووە بەس ئەمە کە کرا ئەتر بۆیان دروست کردم نازانتر بە کورە خەڵک رەخنا کەکەیەکێک پێش ئەکەوێت یا ئەبێ بەڕقام ئەتر خەڵک رەخنەی لێ ئەگرێ باشە ئەتر ئەوە بوو بۆیان دروست کردم و بەس هینە زۆر بەکارهێنە لەو کاتەیە وەڵا لەوە چێت دوو یا سێ دانم بەکارهێنابێ ئەوانیان قەتع کردووە کوردیانە بە کێشە نیە ئەوەشە بێت یاری ئاسن هین دەکات دژی نەخۆشی هین دەکات یعنی کە نەخۆشە بیتۆ بەرگری لە نەخۆشی